دەبواە هایکینگم بکردوە تقریبا 3 کیلۆمەتر بەسەر ئەو چیای پشتم دەکەوی بەڵام دیار نییە زۆر بەتەنێ بەڕاستی ئاسان نییە لێم پرسین لە ئەوانی بەردەرگای ئۆفیس گوتی ورچی لێ نییە بەس ماونتن لاینی هەیە کەویش دەکا ئەگەر ناوی بنێن شێری چیایی یاخود هەندێک پشیلە هەیە زۆر گەورەیە بە حەجم ئەوانەی لێیە گوتی باشتر وایە بەتەنێ نەڕۆی لەگەڵ گروپ بڕۆی باشترە بە شانسەکەی من ئەوڕۆکە سێشەمە کەسی لێ نییە 2 کەس هاتینە 2 عایلە هاتینە ئەجنا ڕۆژانی شەمە و یەکشەمان پڕ دەبیتن ئێرە ترەتان نیوەی چوون گەڕامەوە بەڕاستی هەم هیلاک دەبی هەمیش تقریبان دەوروبەری پاشنی ڕۆیشی درەنگە پێش عەسرە تۆزە گەرمە چینە زۆر خۆشە ئێرە جولیەنە هاوینە هاواری جولیەن تقریبا 50 دقیقە لە ساندیاگۆ دوورە لە شاری ساندیاگۆی کالیفۆرنیا کەم سایدەکانی کەمپینگ سایدەکان هەریەکی بە $40 5 کابینەشانەیە 5 خانی بەم کارەبایان تێدا نییە یەکەچیان نەبی ئەویان بە $80 خەڵکێکە دێت ئێرە لە بۆ ئەوەی جەوەک بگۆڕی
Good morning. Beautiful morning. Yes.